ماوەیە کە هێرشی موشکی لە ئاراستەی جیاواز و بۆ سەر چەند ناوچەیەکی جیاواز لە هەرێمی کوردستان دەستیان پێکردووە و بەشێک لەو هێرشانە لەلایەن کەسانی نەناسراوە ئەنجام دراون و هەندێکیشیان لەلایەن وڵاتانی دراوسێەوە بە ئاشکرا دانیان پێدانراوە و لەوانەش هێرشەکەی سوپای پاسداران بوو بۆ سەر شاری هەولێر کە بەرپرسانی ئێران ڕایان گەیاند بۆ لێدانی تیمێکی مۆسادی ئیسرائیلی بووە. ئەمە جگە لە بۆردومانە بەردەوامەکانی سوپای تورکیا لە ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان. چاودێرانی دۆخەکە و بەرپرسانی هەرێم ڕای دەگەێنن ئەو هێرشانە پەیامێکی هەڕەشە ئامێزیان لە پشتەوەیە بۆ هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی و سەربازی و وەبەرهێنانی نەوت و غازەوە. لە بەرامبەر ئەم هێرشانی سەر هەرێمدا بەرپرسان و دامەزراوە فەرمیەکانی هەرێم تەنها نیگەرانی و ناڕەزایی دەربڕینیان بۆ ماوەتەوە لە ئاست هێرشەکان و تا ئێستا تەنانەت نەتوانراوە بەشێک لەو هێرشانش سەرچاو و بکەرەکانیان ئاشکرا بکرێن و تەنها ناوی گروپی چەکداری لە یاسا دەرچوو دەبرێت. لە دوایین هێرشی موشەکیش بۆ سەر کێڵگەی غازی کۆرمۆر لە ناحەی قادرکەرەمی سەر بە قەزای چۆمچەماڵ کە لە ڕۆژانی چوارشەمەوە تاوەکو شەممەی ئەم هەفتەیە سێ هێرش بۆ سەرە و کێڵگەی ئەنجام دراوە. تا ئێستا هێرشەکان زیانی گیانیان نەبووە و تەنها زیانی مادیان با کۆمپانیای دانەغاز گەیاندووە کەوە بەرهێنان لە کێڵگەی غازیدا لە ناوچەکە دەکات. بەهۆی هێرشەکانیشەوە کۆمپانیای دانەغاز کارەکانی پەرەپێدانی کێڵگەکەی ڕاگرتووە و تەنها پرۆسەی بەرهەمێنان و هەناردەکردن بەڕێوە دەچێت. لە کاردانەوەی هێرشەکاندا مەسرور بارزانی سەرۆکی حکومەت یاریمی کوردستان پەیامێکی بڵاو کردەوە و تێیدا نیگەرانی خۆی لە بەرامبەر ئەو هێرشانەدا دەربڕی. بە پێی ڕاگەیەنراوێکی ماڵپەڕی فەرمی حکومەتی هەرێم مەسرور بارزانی لە ڕێگەی تەلەفۆنەوە قسەی لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان و عێراق و دۆستەکانیان لە دەروی وڵات کردووە و تێیدا جەختی لەسەر پێگەێنانی هێزێکی هاوبەشی پێشمەرگە و هێزەمنیەکانی عێراق کردەوە بۆ پڕکردنەوەی هەر بۆشایەک کە لە ناوچە جێناکۆکەکاندا هەبێت. مەسرور بارزانی ڕایگەیاندووە ئەو ترسنۆکانی لە پشت ئەنجامدانی هێرشەکانن بۆیە پەنا بۆ ئەم تاوانکاریە دەبن چونکە دەنگی ڕایگشتیان لە عێراقدا لەدەستداوە. مەسرور بارزانی لە پەیامەکەیدا ئاماژەی بەوە کردووە کە وەزیری پێشمەرگە و ناوخۆی هەرێمی ڕاست پاردووە بە مەبەستی گرتنەبەری هەموو ڕێکارێکی پێویست بۆ پاراستنی ژێرخانی گشتی و دامەزراوەکانی نەوت و گاز. ڕاشی گەیاندووە لە چوارچەوەی پلانەکەدا ڕێکەوتوین لەسەر ناردنی هێزی زیاتر بۆ ناوچەکە لە ڕۆژانی داهاتووشدا ڕێکاری زیاتر دەگرینەبەر. بارزانی داوای لە خەڵکی هەرێمی کوردستانیش کردووە کە ئیرادیان بەهێز بێت و ئەمە هێرشێکی ئاشکرایە بۆ سەر ژێرخانی ئێمە و بەشێکە لە هەوڵی تێکدەرانە بۆ ئەستاندنی ئێمە لە پلانە استراتیژیەکان و کارنامەی چاکسازیمان. بەڵام دڵنیا بن وەک هەمیشە خۆڕاگر دەبین. لە چوارچەوەی گرتنەبەری ڕێو شوێنە سەربازیەکانیش بۆ پاراستنی کێڵگە نەوتیەکان کە سەرۆکی حکومەتی هەرێم ئاماژەی پێداوە سەرچاوی کەمنی با پەیامی ڕاگەیاند نزیکەی 5,000 پێشمەرگە لە سنووری ناحیەی قادرکەرەم و دەوروبەری کێڵگەی دانەغاز جێگیر کراون.